قانونی دادگای اتحادی باڵا قانونەکەی لەگەڵ دەستور ناگونجێت. قانونەکەی نادەستوریە کە دەرکراوە ئەم تعدیلەی کە کردیان لە ساڵی 21 ئەو تعدیلە ینی ئەوە گۆڕانکاری بوو بۆ ئەمری ژمارە 30 ساڵی 2005 لە کاتێکە ئەو ئەمرا کە وەختی خۆی دەرچووە بە پێی قانونی بەڕێوەبردننی دەوڵەت بۆ مەرحەلەی ئینتیقالی ئەوە دەرچووە 2004 کە دەستور دەرچوو لە 2005 دەرچوو دوای ئەو ئەمرە دەرچووە دوای ئەو قانونی ئەو ئەمری ژمارەسی کە قانونی دادگای اتحادی باڵای پێ دەرکرا دوای ئەوە دەستور دەرچوو دەستور تەرکیبەی دادگاکەی گۆڕیوە. فقەهای شەریعە قانون و خوبەرای شەریعەشی تێکەڵاو کراوە ئەڵێ لە کۆمەڵێک حاکم پێک دێن لەگەڵ هەندێک لە فەقیهی قانون و خوبەرای شەریعە. ئەم تەرکیبەیە لە مادەکانی 92 3 و ئەوانە لە بەشێکی لە فەسڵێکی جیاوازە هاتووە کە دادگای باڵای اتحادیە. ئەم دەقانە معالەجەی ئەوەیان کردوێکی لە دەقەکان پێم وابێ 93 یا 92 باس لەوا کات کە دەبێت لە قازیەکان و لەوانش پێک بێ و اینجا بە قانونێکیش ئەبێ دەرچێت قانونەکە بە دوو لەسەر سێی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبێ قانونی ئەو دادگایە دەربچێت. بۆیە ئەم قانونە لە دوای دەستورەوە مە قانون نەبوو ئەمە تعدیلێکیان کرد بۆ ئەمری سی ئەمە نابێت چونکە تۆ لە ناو دەستورە ئێستا هاتە دەستور لە هەمووی بەرزترە تۆ تعدیلێکیش پێ بێ و تعدیل لەگەڵ دەستورە متفق بێت. لەبەرەوە بەڵێ قانونی دادگای اتحادی باڵای عێراق قانونەکەی ئێستا کە تعدیلی ئەمری سی 2005 لەگەڵ دەستور گونجاو نییە. دادگاکە بەپێ ئەو قانونە دەرچووە کە ئەو قانونە نادەستوریە. ئێتر ئێستا ئەو قانونە بەپێ ئەو تعدیلەی خۆیان ئەوە تەرکیبەکەی خۆی بەو جۆرە دروستکراوە کە لە تعدیلەکە هاتووە بەڵام ئەسڵی قانونەکەی نادەستوریە.